بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم باسی ڕۆژ ئەمڕۆ دوو مژار شرۆڤە دەکات مژارێکمان تایبەت دەبێت بە کەرتی بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستان وەکو دەزانرێتن ماوەی چەندین ساڵە سەرەڕای بەستنی چەندین کۆنگرە و کۆنفرانس بۆ باشترکردنی دۆخی ئابووری لە هەرێمی کوردستان بەڵام بەهۆی گۆڕانکاریە ناوچەیەکان و جیهانی تاوەکو ئێستا ئابووری کوردستان بە شێوەیەک لە شێوەکان لە خاڵێکدا چەقی بەستووە و زۆربەی ئەو کاڵایەنەی کە دێنە هەرێمی کوردستان کاڵای بیانین و ئابووری هەرێمی کوردستان نەبووتە ئابووریەک کە هەرێمی کوردستان لەسەر پێی خۆی بوەستێ. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسا بەڕێز محەممەد ڕەئوف وەزیری پێشووتری بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان میوانمان دەبێت. دەمەوێت بەڕێستان ئاگدار بکەمەوە کە لە تەوەری دووەمی باسی ڕۆژدا باز لە چارەنووس و ئایندەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان دەکەین کە زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت کە دوای ئازادکردنی شاری مووسڵ و نەمانی داعش لە عێراق بە شێوەیەکی گشتی ئایندەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان نادیار دەبێت و گەڕانەوەی ئەو ناوچانە بە پێی مادەی 140 دەستوری عێراق زۆر زەحمەت دەبێت. پێم باشە لەگەڵ بەڕێز محەممەد ڕەئوف وەزیری پێشووتری بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆکەمان دەست پێ بکەین. بەڕێز محەممەد ڕەئوف بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. سپاس. دیارە بەڕێستان پانێڵێکتان هەبوو لە کۆنگرەی ئابووری کە تێیدا باسی لە ڕۆلی کەرتی تایبەت بۆ بژانەوەی ئابووری هەرێمی کوردستانی دەکرد. لەم پانێڵەدا ئێوە باستان لە کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان دەکرد، بەڵام من دەمەوێت بپرسم بە شێوەیەکی گشتی لە ڕابردوودا چەندین کۆنفرانس و کۆنگرە تایبەت بە باشترکردی ڕەوشی ئابووری لە هەرێمی کوردستان سازکراوە، بەڵام دەرەنجامەکانی وەک پێویست نەبوون. ئەمە بۆچی؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. دەرەنجامەکانی بە پێی پێویست نەبووە لە ئاستی چاوەڕوانیشان نەبووە، نەبوو حکوومەت، نەبوو خەڵک، نەبوو کەرتی تایبەت و بازار. لە 2006ەوە تا ئێستا هەوڵی زۆر دراوە کە ئەم حکوومەتە ڕێی بکەوێت لە مۆدێلێکی فەرمانڕەوایی حکومڕانی بەتایبەت لە بواری ئابووری و پیشەسازی و بازاڕە کە بکەوێتە سەر سکەیەک ئینتاجی بێ و توانە مرۆییەکان و توانە ئابوووریەکانی تر جا تواناکان سروشتی بن یا سەرمایە گوزاری بن بە ڕاستە ڕێگەیەکە بڕوا کە بەرەو ئینتاجیەت بڕات. منەظەماتی ئەجنەبی هەوڵی USAID مەسەلەن یەکێکە لەوانەیە کە هەوڵی زۆری داوە، ژوورەکانی بازرگانی بەجیا و پێکەوە هەوڵی زۆریان داوە لەگەڵ منەظەماتی تری ئەوانەی کە هاتوون کۆنفرانسیان لەگەڵا کردوین لە مؤتەمەراتی دەرەوە لە ناوە وەزارەتی بازرگانی خۆی بەجیا کۆمەڵێک هەوڵی داوە. بە هەر حاڵ ئەوەی کە توانابێ خراوەتە گەڕ ئەمن پێم وایە ئەوەی پێویست بێ لە معلوم لە داتا و لە معلوماتێک کە بە کەڵکی ئەوە بێت تەحلیل بکرێەوە لە نەتیجەی تەحلیلەکەیشان مۆدێلێک پێشکەش بە ئێمە بکە زۆربەی وتراوە. دەست خراوەتە سەر کێشە سەرەکیەکان چین باش دەست خراوەتە سەر پاش کێشە سەرەکیەکان پێشنیاری دروست کراوە کە چۆن ئەتوانین کێشەکان چارەسەر بکەین. باشکە پلانیش لە ڕێگەی ئەمەوە ئەتوانین بڵین ئەتوانێ ئێستا حکوومەت خاوەنی پلان بێت، ئەتوانێ خاوەنی پلان بێ، کێشەکە لەوەیە. بەڵام بۆچی لە پێشوو حکوومەت نەیتوانیوە خاوەنی ئەمە ئەسلی کێشەکەی بۆچی نەکراوە؟ بۆچی یعنی لە هەر قۆناغێکا شتێکی کەمیش بکرایە، هەنگاوێکی عەمەلی کەمیش بنرایە باش. تەمعەن هەنگاو نراوە ئیشیش کراوە، ئەوە نییە بڵێ دنیا بەڵام سیستماتیک نییە. ئەتوانین بڵێن سیاست لە کوردستانە یا حکومڕانی لە کوردستانە هاوتەریب نییە، سیستمەکە جارێ تەکاملی نییە، تەواوکاری نییە. ئەوەی کە لە عێراقا پەیڕەو ئەکرێت بە شێوەیەکی گشتی سیاسەتە، وەکو دوێنێ باسم کرد سیاسات نییە. سیاسات یعنی سیاسەتی حکومڕانی لە ڕووی ئیداری و کارگەڕی، سیاسەتی ئابووری، کۆمەڵێک بەش دەگرێتەوە، بەشەکانی ئابووری، سیاسەتی تعلیمی، بوار سەکتەرە جیاجیەکان. ئەمە وجودی نییە. یەک شت لە عێراقا هەبووە بە کوردستانی شەوە تا ئیسا هەر سیاسەتە.
ینی هەر باسی ئەوەیە سڵتە لە دەستی کیابێ، سەروەت و سامان و قەراری مال و اقتصاد لە دەستی کیابێ. باسەکە خەمەکە هەر ئەمە بوو. بە دیوێکی ترە من چەند جارەوتومە ئێسش ئەیڵێم عێراق کە دامەزراوەتەوە لە 2023 هیچ ئەولەویەتێکی اقتصادی تیان نەبووە. کەلیماتێکی زۆر ضعیف ئەتوانی بڵێ بەبێ ئەوەی هیچ یاسایەکی کۆمەڵێ مادە لە دەستوری عێراقیە هەیە کاڵێ بە قانون بە یاسار ڕێک دەخرێ، نە دەستکاری کراوە نە بە یاساش ڕێک خراوە. هەندێک یاسای کرچ و کاڵ بۆ هەندێک لە مادەکان دەرچووە هیچ یاسایەکیشان جێبەجێ نەکراوە. بۆچی؟ وەکارەکە یەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەولەویەتی عێراقیەکان لە دوای 2023 سێ ئەولەویەتی جیاواز بووە. شیعە ئەولەویەتی ئەوە بووە چۆن عێراق سەیتەرە بکا بەسەر عێراقا و حکوومەتێکی مەرکەزی بەهێز بۆ خۆی دروستکە. سونە ئەولەویەتی ئەوە بۆ چۆن ئەم دەسەڵاتی لە کیسی چووە یا بگەڕێتەوە بۆ یا ئەم پەراوێز خستن و دوورخستنەوە لێدانەی چۆن بوەستێنێ. کوردیش ئەولەویەتی ئەوە بووە ئەم فیدرالیەتی کە چەسپاندوێتی لە دەستورە چۆن لەسەر ئەرزی واقع سیاسیەن بیچەسپێنێ ئیداریەن بیچەسپێنێ لەسەر ئاسی علاقاتی خارجی جێگیری کە و بەرەودەوڵەت بوون بڕۆ. ئەم سیاسەتە کە توغیانی کردووە بەسەر هەموو عێراقا باسی ئابووریتیان. بەڵام مەسلەی فیدرالیەت سیستەمی فیدرالیەت ینی بتەوێت تۆ سیستەمی فیدرالیەت لە پەرەی پێ بدەی بەهێزی بکەی پێویستی بە ئابوووریەکی بەهێز هەیە. باشە ئەوە ئەگەر لە ڕابردوودا سیاسەتی حکوومەت لەسەر بە سیاستکردنی ئابووری بوو بێت، ئایا لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو قەنەعەتەی بۆ دروست بووە کە دەبێت شاوێک بە کەرتی ئابووری بخشێنێتەوە؟ حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە 2007ەوە تامان ئێمە کێشەی لە ساحەڤەمان هەر بووە. لە 2010 زۆر بەقووەت بوو. ئیتر لە 9 هەتا گەیشتە سیانزە لە مانگی 2013 بوو بە هەڕەشە و لە سەرەتای چواردا بڕا. هەموو ساڵێ ئەم حکوومەتە لەگەڵ حکوومەتی بەخە کێشەی لە ساحەڤەی هەیە جێگیری کایە جێگیر نەبێ هەموو ساڵێ بە تەفاوز و شەڕ و ئەوانە جێگیر کراوە کە وەکو وەزارەتە یەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێم ئەڵێن لە بینی لە 12 بۆ لە 12.5 دوای جێگیرکردن هاتۆتە کوردستان ئەو پارەیە کەوا دابین کراوە. بە هەر حاڵ مشکیلەکە مشکلەی ڕقەمی پارە و وەرگرتنی ئەو داهاتە بووە کە لە نەوتەوە دێ بۆ عێراق و کوردستان. مشکیلەکە لە بینی عێراق هەولێر و بەغا لەسەر ئەوە نەبووە ئەم بوجە چی لێ ئەکرێ لە سیستەمی ئابووریە لە کەرتە جیاوازەکانە نەبەغدا ئەو کێشەی هەبووە کردوێتی بە کێشە وە نەکردوێتی بە قەزیە و نە حکوومەتی هەرێمیش. باسەکە باسی ئەوە بۆ ئەم پارە چۆن بەشکرێ و لە بەشکردنە چۆن سەرف بکرێ لە بودجەی تەشغیلیە و ئەوەیش کە لە پشتی بودجەی تەشغیلی وە هەیە چی لێ ئەکرێ و چی لێ ناکرێت لە بەغاو لێرە تا ئێسش خەڵک بە دوای ئەوە چ ڕاگەیاندن بێ یا NGO بێ یا محارەزە بێ یا ئەکادیمی بێ مامەسای زانکۆ ئابووری ناز بێ هەر بە دوایەوە ئەگەڕێن ئەو پارە ئەگەر لە کوردستان شتێکیشی دیار بێ ینی ڕێگە بێ بان بێ بینا بێ دروست کراوە یا هەندێک پرۆژە کراوە لە بەغدا بەرەو خوار ئەوەش زۆر دیار نییە کە لەوێ پارەکەتان ئەن زۆر زیاتر بۆ لێرە. مۆدێلی اقتصادی ینی مۆدێلی حکومڕانی لە هەموو دنیا ئێسا بەبێ ئابووری مستەحیلە حکومڕانی دروست بێ پێی بڵێ حکومڕانی دروست. بەڵام ئەو قەنەعەتە لای حکوومەتە ئێستا حکوومەتە و قەنەعەتی هەیە بە تایبەت لە 2014ەوە کە بڕیاری فرۆشتنی نەوتیدا بڕیاری دا ئەمە سەرەتای ئەمنی اقتصادی دەست پێ بکە بەچی بە هەنگاوێک لە نەوتە و ڕێکەوتنەکە لە بینی حیزبەکانە لەسەر و ئەساسە بوو کە ئەم نەوتە یەکسان بڕیارێکی تەندروست بووم بڕیارە لە ڕۆژی خۆیان تەندروست بوو و هەموو حیزبەکان ئیجماعیان لەسەری هەبوو لە ڕۆژی خۆیان ڕۆژی خۆشی نەوت ئاوان نەشکا بوو و ئەم کێشە گەورانە ئاوان نەبوو و ئەو کاتە ئەم کارەساتە گەورانە بەسەریەکا بەسەر عێراق و کوردستانە نەهات بوو. ئەگەر یەکێک ئێستا پەشیمان بێ لە دوای شکانی نەوت پەشیمانە لە دوای قەیرانە کەڵەکە بووەکانی کوردستان بەسەریەکە پەشیمانەکە قەیرانەکار دارایی نییە قەیرانەکە سیاسەتی حکومڕانی و پەرلەمان و حکوومەت و ئەوانەشی بەسەر هاتووە جگە لەم داعش و ماعش و هەراو بەزمەی کەوا بەسەر هاتووە بەسەر مانتێقەکە. ئێستا حکوومەت قەناعەتی وایە
ئەگەر ئابوووریەکی سربەخۆی جێگیری نەبێ نە فیدراالەتەکە سەر ئەگرێت ئابەم شقڵی کە هەیە وەنە سربەخۆیی کوردستانیش ئەگەر بڕیاریش بێت بتوانین بگەینە سربەخۆی ئەتوانین لەسەر پێی خۆمان بوەسین. یعنی دەوڵەتێک ئەگەر هەموو میلەتەکەی لە 100% بڕیاری سربەخۆیش بدا بەبێ سیستەمێکی ئابووری وازەحی ڕوون بەرچاوڕوون دەوڵەتیش دروستکەی هەر مۆلەقە بێ و هەر مەحزوزە بێ و ناتوانێت لەسەر پێی خۆی بەتەواوی بوەستێت. لەبەرەوە ئێستا حکوومەت بەڵێ بە دوای عیلاجاگە ڕێو هەنگاوی دوێنێ مەسەن ئەو کارتە ئەلیکترۆنی دروستەکرێ بۆ ڕێخستنی مەعاشات و موچە ئەوە هەنگاوێکی باشە. لە چییە باشە؟ خەڵک بۆچی دڵی پێخۆشە خەڵک ئەوە ئەچێتە ژێر ئەزمۆن و ئەچێتە ژێر ئەزمۆن و ئیمتیحانی خەڵکی. ئەگەر ئەو کارتەی دوێنێ لە ماوەی 4 تا 5 مانگی ترا 2 مەعاش و 3 مەعاش و تا 14 مەعاشی بڕی و نەتیجەی برینی مەعاشەکە دەرکەوت هاتەوە ناو میزانیە بە ڕقم ئیعلان کرا ئەم کارتە ئەوە $1 ملیۆن مانگانە ئەگێڕێتەوە بۆ بوجە خەڵک ئەڵێ حکوومەت هەنگاوێکی عەمەلی لە شەفافیت نا لە بەرەو سیستەم بوون هەنگاوی نا و لە خەمی بە ئابووریکردنێکی تەندروستی سەرمایی ئەم وڵاتە هەنگاوێکی دروستی ناوە. بەڵام ئەگەر هەروتیان سیستەمەکە ئەکتیڤ نییە و زۆری پێچێ و بە 6 مانگ ناکرێ و بە ساڵ و بە 2 ساڵ و بوو بە حکایەت ئەویش ئەچێتە پاڵ هەنگاوەکانی ترکە زۆر جار قسەی لەسەر کراوە. بەڕێستان وەزیری پێشووتری بازرگانی بوون دیارە ئەو کات کە ئێوە پۆستی وەزارەتان لە بەردەستدا بوو کۆمەڵی کێشە و گرفت هەبوو لە نێو وەزارەتەکەی ئێوەدا وەکو دەبیندرێ یعنی لەو کاتەوە کە ئێوە ئیدارەی ئەو پۆستەتان بەڕێوە دەبێت تاوکو ئێستاش هەرێمی کوردستان بە هەمان شێوەی احتیمال لەسەر کاڵاکانی دەرەوە دەکاتن لە ڕووی کاڵا هەم خۆراکی و هەم ئەمانەی پیشەسازیش بە بۆچووری بەڕێستان هۆکار چییە حکوومەتی هەرێمی کوردستان تاوکو ئێستا بیری لەوە نەکردوتەوە کە لەسەر پێی خۆی بوەستێت لەم کارتانە؟ بەڵێ پرسیارێکی جوانە سوپاس دەکەم. ئەمە خەڵک ئەمە بزانێت باش گوێی لێ بێت من زۆر وازەح لەو مەسەلا زۆر ڕۆشن قساکەم پێشەوەی بڵێم کێشەکە لەکوێ و حەلی چییە حەزەکەمەوە بڵێم کە کەرتی تایبەتی ئێمە ینی بزنسمانی ئێمە خاوەن کۆمپانیای ئێمە ئەوەی سەرمایە گوزاری کردووە لە پیشەسازیە بەڕاستی زیاد لە حەد جورئەتیان کردووە و زیاد لە حەد ریسکیان کردووە چونکو هەتا 2003 بە پێ و ئامارەی لە بەردەستی منایەکی وەزارەتی بازرگانیە 696 کۆمپانیا هەبووە تا 2003 ینی کەرتی پیشەسازی بەرهەمهێن 696 هەبوو هەتا 2003 یعنی لە شەستەکانەوە چیماوە هەتا ئەوێ لە 2003 بۆ 2013 گەیشتوەتە 3600 شتێک کەواتە پێشکەوتنێک هەبوو. ئەتوانم بڵێم ینی بەڕەقەم لە 600 کەرتی پیشەسازی زیادی کردو لە 600 سەرمایە گوزاری زیادی کردووە لە 500 لە 600دیش هەلی کار دروست کراوە لە 3000 چوە بۆ 34000 هەلی کار هەروەکو ڕقەمیش هەموو کەسێکەوە بزانێ باشە دروستکردنی یەک هەلی کار بە شێوەیەکی گشتی $100,000 تێچووە لە هەندێک کەرتی تراکە کەسەکان زۆرن هەموو $1,000,000 16 بۆ 7 هەلیکاری دروست کردووە هەموو $1,000,000 کە ئیسیسمار کراوە و بەرهێنانی تیا کراوە لە کەرتی پیشەسازیە 16 بۆ 7 کەسی هەلیکاری دۆزیوەت کێشەکە لێرا چییە ئەمە بێ حکومەت ئەمەش بزانێ ئەم هەلیکارانە زۆربەیان لە ناو حکوومەتی شا تەقاعودیان هەیە مەعاشیان هەیە ئەمە یەکێکە لەو شتانەیە بێ لە ئێستاگرفتێکی سەرەکی تەمانەوە زۆر کێشەیەکی گەورەیە لە وڵاتێکە کە ئابوووریەکەی جێگیرە کەسێک مەسەلەن لە ئەڵمانیا لە نەمسا لە سوید لە وڵاتانی کە ئابووری جێگیریان هەیە ئەگەر یەکێک تەکسی ڕانی کرد تەکسێکی هەبوو بە ناوی خۆی ئیترەوە پێوتری هەلی کار سۆشیالەکەی لێ ئەبڕن ئەوە هەلی کارە بۆ ئەو لێرە لەبەروی ئابووری جێگیر نییە داهاتەکە لەقە ڕۆژێ زۆرە ڕۆژێ کەمە کابرات دڵنیا نییە حەوت ناوەقیستی لەسرە ئەگەر تەکسی هەبێ یا ئیشی دووەمێتی یا سێهەمێتی ئەمە
اینجا ئێمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابێت مۆدێلی حکومڕانی هەر ئێمە بڕیارماندا لە 2023 کە ئەم دەوڵەتە دروست کراوە کوردیش بەشێ بوو لەم دەوڵەتە سیستەمەکەی پێشوو بگۆڕین بە سیستەمێکی تر یعنی نێزامی حیزبی بەعەس کە حکومڕانی پێئەکرد کە حکوومەتێکی مەرکەزی دیکتاتۆری بوو بیگۆڕین بە دەوڵەتێکی فیدرالی تەعەدودی دیموقراتی خاوەنی ئابوووریەکی پێوتری اقتصاد سوق یعنی ئابووری بازار ئابووری بازار لەسەر چیەوەسێ لەسەر کەرتی تایبەت لەسەر NGOی حەقیقی لەسەر ئەوەی کەوا سیستەمی حکومڕانیەکەی قەزا تەواو مستەقیل و دەسەڵاتدار بێ پەرلەمانیش بە تەواوی بتوانێ ئیشەکان بکە بە پێ پەرلەمان پێناسەی چییە وەزیفەی چییە وەکو خۆی ئەنجامی بە لەم حاڵەتە لەم مۆدێلە حکوومەت ئەبێ بچووک بێ نابێ گەورە بێ حکوومەتی بچووک چییە حکوومەتی بچووک بریتە لەو حکوومەتەی کە بودجەی تەشغیلیەکەی لە هیچ حاڵەتێکان نابێت لە 130 تێپەڕکات لە 170کەی ئەبێ بۆ کەرتی لە ڕێگەی بژانەوە بێتن لە ڕێگەی کەرتی تایبەتەوە ئەبێ بۆ دروستکردنی بنیەی تەحتی ئابووری وڵات گەشە سەندنی ئابووری لەگەڵ گەشەی گشتی گەشەی بە تەواوی کەم یەکەم هەنگاوە بێ حکوومەت بچووک بێ بودجەی تەشغیلی ئەبێ لە 130 زیاتر نەبێ ئەوە لەولە لەم لایتر نەوت بێت یا غاز بێ یا ئاڵتون بێ یا هەر سەروەیەکی معدەنی وڵات هەر وڵاتێبی بێ نابێ پێکهاتەی داهاتی ئەو وڵاتە لە هیچ شتێکە لە 130 لەو معادینانە زیادکە نەوت بێ و غەیری نەوت ئەبێ هەفتای بۆ کەرتەکانی تر بێ کەرتی پیشەسازی کەشت و کاڵی سیاحەت کەرتی تعلیم کە لە بەعزێ وڵاتە داهاتێکی زۆری هەیە کەرتی تعلیم بە وڵاتانی تر ئەبێ ئەمانە هەفتا پێک بێنن پێکەوە نەوت یا غاز یا هەر شتێکی تر ئەبێ سی دروستکە بەڵام ئەو ژمارانەی کە بەڕێستان باسی لەوە دەکەن لەگەڵ واقعی ئێستادا زۆر جا سەیری واقعاکە بکە بۆچی ئەم وڵاتە شێواوە بۆ لە پڕێکا کەوت بۆچی بەرز بوویەوە ئێمە ساڵانە وەزارەتی تەختیتی عێراق هەموو ساڵێ کە لە کوردستانیش دووبارەیان نەکردەوە بەداخەوە ئەمە بۆیە ئەڵێم لێرە هەر نابێت دووبارە بێتەوەمە لە اقتصادا کوفرە ئەم قسە ئەیوت گەشەی ئابووری گەشەی عێراق لە سەدا ئەوەنەیە حسابی چی ئەکرد نەوت لە هەفتاوە ئەچوو بۆ هەشتا بۆ 90 بۆ 100 ئەمە گەشە نییە لە اقتصادا ئەمە پێوتێ تەفرە تەفریانی بازدان گەشە پۆینتە لە 100 و ئەوەنەیە لە 100 ئەو پەڕی 2 بۆ وڵاتی ڕۆژهەڵات ناوەڕاستی لە 3 هەر تێپەڕ ناکات ئەو لە 500 لە 100,000 ئەمە هەر ڕقم نییە تەمەعەن ئەم خەڵەتاندنە کە خەڵکی پێ خەڵەتێنن ڕقمێکی نەوتی داخل ئەبێ ئەچێتە بانک ئەیکەن بە مەعاش و بڵاوەکرێتەوە بە خەڵکە خەڵکیش لەسەر ئەساسی ئەو مەعاشە زۆر و پارە زۆرە تەنزیمی حیاتی خۆی کردووە وازانێ حکوومەت سیستەمی ئابووری داناوە نازانێ حکوومەت بێ نظام پارە دابەشە ینی قسەی زۆر لە کورتیەکەی ئەوەیە حکوومەت ئەبێ بچووک بێ بچووکیش ئەوەیەکەوە بودجەی تەشغیلی ئەبێ لە ساسی زێپەر نەکە کەرتی تایبەت بە هەموو بەشەکانیوە کەیسە تعلیمی ژەچێتە ناوی سیاحە ژەچێتە ناوی کشت و کاڵی ژەچێتە ناوی ئەبێ ئەمانە بە هەمویانەوە لە 170 سێکتەرەکانی کە دروستیکەن حکوومەت یەک وەزیفەی هەیە پێوتیە منەظیم یعنی ڕێکخەر ڕێخەری ئیشەکانە NGOیەک بۆ هەر یەکێک لەم سێکتەرانە و هەر یەکێ لە چالاکی سێکتەرەکان ئەبێ NGOیەکە بێ بۆ مراقەبە NGOش نابێت ڕەبتی بە سیاسەت و حیزبەوە هەبێ بۆی بە بەردەوامی مراقەبە بکە لە گەشەکردن نەوەسێ اینجا دوایی تەفسیلێتە سەرەوەی ئەیکەرتی تایبەت بە عملی چی زۆر باشە دیارە زۆربەی چارەسەرەکان لە لای بەڕێستانەوە جێبیز بووین بەڵام بابینە سەر ئەرزی واقع ینی قسەی زۆر ئێستا لەسەر کەرتی تایبەتە بەڵام پرسیار لێرەدا ئەوەیە ینی هەندێک جار قسە لەسەر ئەوەیە کە کەرتی تایبەت ینی قۆڕخ کراوە بۆ کۆمەڵێک کەس ولایەن کە وەکو دەزانرێتن ینی بازدەوە دەکرێتن کە
ئەمان ئەم کەرتانیان بۆ خۆیان قۆڕە کردووە دەرفەت بە کەسی دیکە ناکەن کە ڕکابەری لەسەر ئەو کەرتەدا دروست ببێ. پێتان وانە ئەمە گرفتێک بی کە ینی نەتوانێت کەرتی تایبەت بەرەو پێشەوە ببە؟ کەرتی تایبەت وەختێک کەرتی تایبەتی حەقیقیە ئەتوانی پێناسەیکەی بڵێ کەرتی تایبەت لە کوردستانە هەیە یاسای کێبڕکێ المنافسة ومنع الاحتكار ئەوە وەکو خۆی جێبەجێ بکرێت کەواتە ئێستا نییە ئێستا وجودی نییە ئەوە جێبەجێ کرا ئەوە ئەبێ دادگای تایبەتی بۆی هەبێت و ئەبێ تاعانێمە لە 2010 ئەوەمان تەواو کردو ئەو یاسا بە یارمەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران من کردومە 5 وەزارەتم بەشدار کردووە تدریبم بە 15-20 کەس کردووە لە جنێف یاساکە لە جنێف دەرچووە بە هەزارەها دۆلاری تێچووە تۆتە بواری جێبەجێکردنەوە تاوەکو ئێستمانە ناو پەرلەمان 5 کۆبوونەوەم لەگەڵ پەرلەمان کردووە بۆ ئەوە لەگەڵ هەیئەتی پەرلەمان ئەوەی کە مەسئول بوون لەو دەستگایە 5 کۆبوونەوەم لەگەڵ کردوون بە تەکلیفێکی زۆری سەرۆکی پەرلەمان سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەوڵێکی زۆر تا چوە ناو ئەجندای پەرلەمان ساڵی کۆتایی 2010 بەڵام خستیانە تاق بۆچی؟ جاواترە بپرسی لە حکوومەت بۆ لە تاقایە بەڵام لەبەرەوەی سەر ئەمە چیانی ئەوە یەک یا لە پاڵ ئەمە قانونێکی تر هەیە ئەویش قانونی حیمایەت مستەهلیکە هەمان یاسامان نووسیوە هەر لە جنێف نووسراوە خوبەرای دەولی نووسیوانە و هەمووی تەدریبی لەسەر کردووە ئامادە بووین بۆ جێبەجێکردن لە هەموو کوردستانە ئەویش وەکو ئەو ئیشی پێ نەکراوە تا ئەو یاسانە ئەو پرۆژانە دەست بەکار نەبێ تەمان بۆ یاڵێن قەزای سربەخۆ پەرلەمانێکی حەقیقی حکوومەتێکی بچووک بۆی ئەو یاسایانە قاچیان بکەوێتە سەر ئەرز بۆ ئەو یاسایانە ڕنگ باتەوە لە ژیانی خەڵکە ئەگەر تۆ منعی احتیکار بە قانون بکەیت ئەم قسانە دروست نابن تەمان ئەگەر یاسانە بێت تەمان احتیکارە بێ حشکیتیان نیە باش ڕاشکاوانە تر قسە بکەین زۆر جار باز دەوە دەکرێت ئابووری کوردستان لە دەست حزبەکانە شتێک نییە لە کوردستان ناوی ئابووری بیاسڵ پارە لە کوردستان لە دەست حیزبەکانە ئابووری کووە کامی ئابووری سیستەمە وجودی نییە ئابووری هەبوایە ئێستا کە ئابووری حەقیقی هەبوایە ئێستا کە مەعاش نییە پارە نییە بازار هەر ئەوە ئەجوڵا ئیشی خۆیە کرد خەڵگاوا داماو نەبوو هەلی کار زۆرە بوو جوڵەی بازار ئەبوو شتێکەیە لە کوردستانە پێڵن پارە کۆمەڵی سێکتەر هەیە پارە دەرئەهێنێ ئەوە لە دەستی حیزبەکانە وەکو ئەنتەرنێت وەکو تەلەفۆنات و مۆبایل وەکو نەوت و غاز و ئەم شتانی کە هەیە ئەمە شتە گەورانی کە هەیە ئەمانە وازەحە خۆ لە دەستی حیزبایە یعنی ئەوە هی مناقەشە نییە هی ئەوە نییە کە ئێمە گەرێکێک ئێستا ئێشتا کوردستانی نەدیبێ سەحوفیە بێنی لە ئەلفوبێەوە بۆی شەرحکەی تا تێبگا ئەمە هەموو کوردێکە وازانێ پێ دوایە ینی حزبەکان گەیشتبنەوە قەنەعەتە ئێستا هەوڵ بدەن دەستبەرداری ئەو کەرتانە بن و سیستەمێک بۆ ئابووری کوردستان دەستە بەرکەن ئەگەر ئیرادەی سیاسی هەبێ ئەمانە هیچی مستەحیل نین چونکو ئێستا حکوومەت چارەسەرەکانە زانێ حکوومەت نا بەنەڵێن حکوومەتی فەقیری دەسەڵاتێکی نییە ئەو حیزبانی لە پشتی حکوومەتەوەن هەموو عیلاجەکە زانن حکوومەت گەورەترین حەزب بەڕێوەی دەبا ینی ئەوانەی کە زۆرینەی خەڵک دەنگی پێیدا ئەبێ ئەو گەورەترین حیزبە دانیشێ بڵێ کێشەی ئەم حکوومەتەم چییە ئێستا دوو حیزبی حەقیقی حکومڕان نین سەرکردایەتی و مەکتەب سیاسی و دوو حیزبە هەموو ئەمانە نازانن دەرکی ئەم قسانە ناکەن ئێمەیکەین خوێنەوارێکی باش نین 30-40 ساڵە لانی کەم ئەوەیان زۆر تەمەنی کەمە 40 ساڵی ڕێکە سیاسەتەکە هەیانە زیاتریش تا 50 و 60 ژیانەیە ئەوانە هەموو دەرک ناکەن دانیشێ بڵێ کێشەکە لەکوێیە یعنی ئەتوانن چای حتا ئەگەر بۆچی هەوڵی چارەسەرکردنی نادەن ینی بۆ نمونە ینی بۆچی هەوڵی چارەسەرکردنی نادەن کە ینی خۆتان باز دەوە دەکەن
کە چەندین جار چارەسەری گرفتەکان خراوەتەوە ئێستا بەڕێستان باستان لە چارەسەر جاواگەر ئەبێت تۆ من سەقسەکەم کرد تۆ بێ ئەو بێنی داینی بڵێ بۆ چارەسەری ناکەی تۆ لەو بپرسە بەڵام ئێوە لە کابینەی ینی حکوومەت بەشداریتان کردووە ینی وەکو دەزانرێتن ئەوانەی ئیدارەی ئەو وڵاتە بەڕێوە دەبن هەر یەکێتی و پارتیە لە ساڵی 92 تاوەکو ئێستا ئەوان تا ڕادەیەکی زۆر حکوومەت ینی بۆچی ئێوە لەگەڵ تەنانەت ئەگەر باشتر قسە بکەم حزبەکانی دیکەش بەشداریان لەو حکوومەتە کردووە بۆچی هەوڵی چارەسەرکردنی نادرێت بە جددیانی ینی ئەوە پرسیارە لای هەوڵات ئێستا ئەم بابەتە وا نازانمە یەکەم جار بێ ئەمە هەزار هەمین جارە ئەم قسانە ئەم بۆچیە ئەوترێ ئەم بۆچیە بەم ئێستا پارتی وێکێتی ئەگەر ئیسلاحاتێکی جددی بکەن سیستەمێکی حکومڕانی دروست بێن نەکایەوە کە ئەبێ سیستەمی حکومڕانی دروستی چییە؟ سیستەمی حکومڕانی دروستەوەی لە بەیانیوە قسەی لەسەر ئەەکەین ینی ناڵەن گەندەڵی هەیە یەک بە یەکی گەندەڵەکان دەست نیشان نەکراوە لە بەردەستی هەمویانە نییە پەنجەی بۆ بەری عیلاجی کات ئەو 1,400,000 مەعاشخۆرە موچەخۆرە بەچی هاتووە ینی ئەو 1,400,000 کەسە لەکوێوە هاتووە خۆیان نازان لەکوێوە هاتووە کە هێناوێتی نازانێت چۆن معالەجەی بکات چەند هەزاری دووبارەیە ناتوانێت لایبات ئەو بن دیوارەی باسیەکە ناتوانێت بی زۆر باشە دیارە کات بەرەو کۆتایی دەڕۆت دوپرسیارم ئەوە دەبێ گەشتبینی بەوەی کە لە داهاتوودا و گرفتانە چارەسەر ببن من گەشتبینم بەوەی کە ئەگەر چارەسەر نەبێ خەتەرتر ڕوئەدات چی ڕوادات جا ئەو کارەساتی کە ئیسە تۆ ئەیبینی ئەم بێسەروبەری کە لە وڵاتە هەیە بۆ نمونە هەر نەوتشکە دەست و ینی ئەژنۆی هەموو وڵاتەکە هەموو خەڵکەکە شکاوە ئێستا ئەو خەڵکە بەنانێک محتاجە ئەگەر 2 مانگ جارێ هەیەە 3-4 مانگ جارێ مەعاشێک وەرەگرێت لە ساپەنجای مەعاشێکی پێشووی وەرەگرێ وەزعەکە ئێستا کارەسات باش بوو ئەو پرسیارەشت کرد ئێستا کۆچی عەقڵە بۆ خارج عەقڵی علمی کۆچەکە 3,000 دکتۆر بازێکی چووەکەی ئەڕوە یەکی $100,000 تێچووە عەقڵی اقتصادیەکان ئێستا ئەڕۆن ینی ئەبێ خەڵک لێرەوە بزانێ نزیکەی 3,000 کەس لەم کوردستانە لە $100,000 بۆ $1,000,000 داوە بۆ کڕینی ئیقامە و پەساپۆرتی جنسی وڵاتان ئەمە سەرمایەیەکی کاشیە وڵاتەیە ڕادوای عەقڵەکەش بە دوایە ئەڕات بە چەند ساڵی کە ئێمە ئەمەیەنینەوە ئەمە ئەبێ گەشتبینی دروستکات ئەم خەتەرە بێ گەشتبینی دروستکە ئەگەر مەقسەدیشیان نیە بڵێ عەقلی علمیە با بڕۆ و عەقلی تیجاریە با بڕۆ و عەقلی اقتصادیە با بڕۆ و عەقلی سیاسیە با بڕۆ ئێکەواتە ئەی بۆچیانە ئەم وڵاتیان بۆچی زۆر باش بەڕێز محەممەد ڕەئوف وەزیری پێشووتری بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاس دەکەین کە کاتی خۆتان بە ئێمەدا بینەرانی بەڕێز باسی ڕۆژ بەردەوام دەبێت بەڵام دەچینە ناوبڕێک و دوای ناوبڕەکە بەڕێز نەسرەدین سندی وەزیری ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان سەبارەت بە ئایندەی ناوچە کوردستانیەکان گفتوگۆ دەکەین ئێستا دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕێینەوە قسمەتە. بە سپۆنسەری فازلینک باسی ڕۆژ بەردەوام دەبێت. مامۆستا نەسرەدین ئەم کاتت باش من کامەرانم لە خزمەتی جەنابتاندا. کاتێتە باشتر بێت کا کامیران موفق و سەرکەوتووی زۆر سپاس وەڵام جویستم وا بڵێن
بە سپۆنسەری فازلینک باسی ڕۆژ بەردەوامە. جارێکی دیکە سڵاوتان لەبێت بینەرانی کوردستان 24 باسی ڕۆژ بەردەوامە تەوەری دومی باسی ڕۆژی ئەمڕۆمان تایبەتە بە ئایندەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بۆ قسەکردن لەسەر ئەم پرسەش نەسرەدین سندی وەزیری ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە شاری زاخۆوە لەگەڵمانە. بەڕێز نەسرەدین بەخێر بێت بۆ کوردستان 24. پێم باشە لەوەوە دەست پێ بکەم، ینی ماوەیەکی زۆرە ناوچە کوردستانیەکان گرفتێکی هەڵبسەردراوە لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان و تاوکوی ئێستاش ئەو گرفتە درێژەی هەیە. بە بۆ چوونی بەڕێستان ئایندەی ئەو ناوچانە بەچێ گەیشتووە؟ ناو خدای مزون و دلوان سپاس بو تا که کامیران و سپاس بو بینرین کردستان 24 داخواز توفیقی و سرفرازی و خازم براستی ناوچین کردستانیش در و اداره هرمه کاتکی زور راسی بر کو نگهشت چه قویناغا که کو دل خوشکر بو خلکی ملوان ناوچه تنه دویا دو ماهی که 2007 چارەسەریە وان ناوچابێتە کرنێ بەلێ حکومەتە عێراق وسادیارە حکومەتە مرکزی نەهاتە سەر خەتی سەروی بواری و وان چارەسەریە وان ناوچێت هەنێ بێتە کرنێ تایبەتی 4 ساڵێت دو ماهی کێش کابینا مالکی و هەروەسا هاتنە بەڕێز حەیدەر عوبادی 2 ساڵ بورین حتی نوکه چه پنگا و کسا نهات آوتنه کو دل خلکی ملوان آوچه تنه بیت خوش کرنه وضع خلکی ما هر ماه هلاویستی نه سر حکومت مرکزی نه کو اهتمام که پی بدن و نه سر حکومت هرم نجی کو شعور مسئولیت برانبری و آوچه تنه بکن لوا وی وقت افرو که دا کو بهرا پترش و آوچه تنه یدبن کنترولا پیشمرگه ایدانه ما هیوی و امید هبین کو دوی فتره دا هندک پینگاوت مهم و گرنگ بین آویتنه بله وصادیاره پینگاوت وصاد الخوشکر نهاتن آویتنه براستی کو شرجه برو قیناغا دو ماهی که و آزاد کرنا موصل و چت لوا از الوی باری ما پشتی آزاد کرنا موصل جی حکومت مرکزی نایت السرخطی بو چاره سری آوان ناوچین هنه باش پێدوایە هۆکار چییە حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا خەمساردا ئایا بەبوونی هێزی پێشمەرگە لە سنووری ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بەمانەی ئەوەیە کە حکوومەتی هەرێم بێمنەتە لە بەغدا لەبەر ئەوەی پێشمەرگە وجودی هەیە بە شێوەیەک لە شێوەکان مادەی 140 کۆتایی پێهاتووە؟ راستی ما الوان ناوچه هنه قربانیه که مازن یادایی ما پترش 1500 شهید آیتین پترش 9000 بریندار آمید داین لوا پیتویه اوان ناوچه هنه یعنی بپارزین و دست ندین طبعا اف ناوچه هنه ناوچه فرقه پیتویه حکومت هرم کردستان هر ناوچه که تایبەتمەندیە که بدته بو چارەسەریە وان ناوچێ هەنێ هەندێکیش وان ناوچە توشێ بێژی سەدێ نۆت کوردن و چارەسەریە وانە ئاسانە بەلێ هەندێک ناوچێ دیترێ تێکلن یعنی کوردن برادەرێ تورکمانن عەرەبن کلد و ئاشووری نەدوان ناوچێ هەنێدا پێتڤیە حکوومەتە هەرێما کوردستانê و لایەنên سیاسی کار سەروان پێکهاتێ دی بێتەکردنێ و بێنە ڕازیکردنێ ئەvê هەنێ و پشکدار بنت حکومت خواجی دا یانوان ناوچه تنه کو ببت اگر هنده کو راضی بن و ریفراندوم که زیبت انجام دام لوان ناوچه تنه داب شوی کی یاسایی اف ناوچه تنه بزورن از الوی باری ما وقت حال حاضر دا
فرصتك یا هی بوی بواره هنه دا چون که حکومت مرکزی هندکش خلکی تیشان دین وکی سنا اهتمام هندک لانه دی ندانه اگر ام وک حکومت هرما کردستان و لانه سیاسی کاری که باشه سروان پیکات هنه ام بکین از الوی بواری ما ام دشین و راضی بکین و بشین بزیترین وقت باش ریفراندوم کلوان و چابت انجام دان و فناوچه هنه بشیوه کی آسایی بزورن سر هرما کردستانه باشە لازمە حکوومەتی هەرێمی کوردستان نوکەچ پەنگاوەک بەهاوێژی بۆ دیاریکردنە چارەنووسی ڤان دەڤەران بڕێیتە. ما راستیش بری چند نزدیک دو حیوانه ما نویسینک راستی انجمن وزیران کرد سبارت کرکوک که لجنه که بالا بیت پکینانه بو کار کردن السر وان ناوچن هنه یا مهمه که يعني راست وان ناوچت هنه دا هیچ هندک جها وضع امنی نه مستقره مطرسیا داعش یا هیل سروان ناوچت هنه بله اف ناوچن دیتره اوید آرام و یا هاتی لجنا ماده 140 داجی دستور عراق دا پیتویه ریفراندوم الوان ناوچت هنه بیت انجام دانه راست وکیت اشارت دای کن حال حاضر نوکه به رابطه وان ناوچت هنه پتر نوت صادیت بن کنترل پیشمرگی دانه مثلا پیوستی پالپشت که یاسایی ندوی بواره هنه دا و اگر ریفراندوم بیت انجام دانه برز نصرالدین یعنی ببه حکومت ناوندی دنگه که باش بدست خواه ببینه ببه هماهنگی حکومت ناوندی یعنی حکومت هرم دکاری بحث ریفراندوم بکه بریار ساز کردن ریفراندوم بکه املوی بارينا مجال تداهي اگر ام کار بکن السل گل یو این و الگل هاو پیمان تخوا چون که دستور عراق دایاهاتی بحث کرنه کو ریفراندوم بیت انجام دان یعنی نهاتی دست نشان کرنه که کی لاین اوی ریفراندوم انجام بدد لوا از وی باری ما کو وی باری داف مجالات داهی کو حکومت مرکزی تنسیق کل گل یو این بکتول گل هاو پیمانا دشت اوی ریفراندوم الوانا و چتنه انجام بده باش نوکا تو دزانی یعنی روشی آبوری هرمی کردستان روشکی پر کشه یعنی بحث کرنا وان پرسان لوی دمه دا پروبلم چناکا دنابرا هفلیر و بغدا ما يعني قال أوريشي ديت هين النوبينا حكومات هرمي وبغداد يعني تكيم تشتاق أم وبغداد الجالك متفقين يعني أم بوتش خال هيفيا بغداد بجيرند في بواره هندا حتى كنجي يعني أبا نه سال بورين السر هندك وبيتفي با چاره سریا و ناچه هات با کرنین یعنی اگر عمل هیویا بغداد بمینن از روی باریمه بابت چاره سریا و ناچه تنه دمینه هلاویستی و نایت انجام دان يعني لو بيتفيا حكومتها هرما كردستان بزيترين وقت في بينغاوي باوجتو حتى كانجي خلكي ملوانا وشا يعني بمينتا معلق نزانت ناصيري ويتشي باش بيج نيازي برستان چي يعني اگر براشكاوي ببيجن اسد بيجن بيتفيا افجهن حال حاضر مجال تداهي ریفراندوم بیت انجام دانه بس جبری ریفراندوم پیتویه ام کاره که باش یعنی بزاوه که باش سر نتویندی بکین یعنی هم بشه نوان نتویندی راضی بکین چون که حتی نو که هندک امشین بیجن حاجزیت پیدا بین ناوینا لانه من سیاسیت کردی و برادرین پیکاتی دیدا چه ترکمان بن چه عرب بن الوانا و چه تنه پیتوی ام بزاوه که باش سروی بابتی هنه بکین الگلوان تنه چون که اوه هنه اف نتویندیج خلکی وان باجرانن خلکی وان ناوچانن پیتوی اوجی دنگی خواه بدن لسروی ریفراندومه حتی اف ناوچت هنه بزورن سر هرما کردستانه چون که راست هیزیال وان ناوچانه بس همی وقتا هیز تنه نه کافیه و نه چاره سریه یا درستر اوه اینادن آوان نتوین دیتن ناوان حکومت خواجهی و راضی کردن آوان و بشکداری آوان یا راستقینه
اداره و ناوچه دا دبت اگر هنده کو اف ناوچه تنه بزیترین وقت بزفرن سر هرما کردستانه. باشه. آخافتن دگل پیکاتیندن باجر کرکوک و نافچهندن کردستانی یعنی او کاری حکومته یا خود کاری حزبی کردیه دگل وان با آخاوینگو وکی وزیر وکی نوینری حکومتی هرمی کردستان برپرسی سرکی وان دوسینه جبرچن انگو یعنی بحث حزب دکن یعنی دگل پیکاتیندن با آخاوی. يعني فيت ام واقعي من براستي يعني تايبتي اف ناوچين ميت كردستاني حتى انه كحزب اداره حكومتي كتلفان ناوچت هنيج برند اف ناوچت هني دا بشكري ندوي بواره هني دا ويا بي اگر هندج براستي يعني شول كرن بازني حزباتي دا يبي اگر هندك دلصاري اكا مازن جيابو في خلقي چي بيرفان ناوچت هني لو پیتویا ام گله کار سر هستا نتوی بکن الوان ناوچه تنه و امش باسنت حزباتی در کوین دا ببته اگر هنده کو اف قربانیت مداینت خلالت وان همی سالت شورشت کردی دا و حتی نو که دالوان ناوچه تنه ام بشین برهمه که دست خواه و بینو ببته اگر هنده کو اف ناوچه تنه ناوچه کردستانی بدرسته هایی بزفرن سر هرما کردستانه وکی ما دسته آگشتیج مهندک پینگاو آویتن بس راستی هم حتی نو که یل نیو را وستاین کوبی اگر هندک هر آریش وضعی سیاسی نه مستقر هرمه و هر وصا اف دوباله چه بینی یکیتی نشتیمانی کردستان بی اگر هنده مجی هش او پروژه مهیل کرکوک ما تمام نکریه ما دست بکر و ما الگلان کردی ما هندك لقاءات كرن وما استفادهش بيرو بوچونتوان كرن وإن شاء الله نزيكترين دم دا أم ديل قال لوان ديتر يعني أن نتوين ديتر رين نخار بيرو بوچونتوان جيل سر چارەسەریە کەرکووکێ و مەلبەرە کنفرانسێکی ژی بۆ هەمی پێکهاتێت کەرکووکە ئەنجام بدین داش نێزیک بە هەمی لایەن ئان هەمی پێکهاتە گوهداریە بیر و بۆ چۆنێتێک و دوو بکەین چونکە حەتان و کە هەر لایەنەکان هەر نەتەوەیەکی ماڵاخوا و جهێخوا پرۆژی خۆت بێژێت و بێ یێدی تێرە گوێخوا بدەتێ و یان لێ تێبگەهێت بجا لەوە ئینشاڵڵات ئایندەی نێزیکدا ام وک حکومت دپنگا وکی آویژن بس سلوی باری ما يعني ضرورية اف حزب دا صلاة الفانا وچا پتر مسئولیت تکفت سرملتوانا کو بین بنباری دوی باره هنه دا کو اف بابت هنه بیت چاره سرکرن الفانا وچن هنه كواتا اوندي لقسكاني برستان يعني جيبز ببم زێدەتر بڕیاری یەکلاکردنەوە چارەنووسی ئەو ناوچانە لە دەست مەکتەبی سیاسی حزبەکانە نەوەک لە دەست حکوومەتی هەرێمی کوردستان. يعني يا ديارة يعني احتمالا چند جارك دجك ما إشارة دابته هنده ما هندك سرادان كرن الوان ناوچت هنه شنگاره حتى خانقين ام چوينو ما ديدار الجل إداراتا كرن حتى انه قالك الفان ناوچت هنه يعني يا دياره ومثلا هندك لقاءات مدى الجل اداره دائن او آسایشا پارتی بی و آسایشا ایکتی بی يعني بی اگر هندك بابت حزباتی الفان ناوچت هنه براستی گلک زالتره لو ما مداخازش حکومتا هرما کردستان کرد وی بواره هنه دا کو ام پنگا و که اصابا وجن اوی هسته هنه یان اف شعورا هنه چی بی کلوان او چه هنه حزباتیات تکرنه ام کم بکینو ببت اگر هنده کو ام وقت حکومت هرما کردستان هنده پنگا وانا باویجین دا ببت اگر هنده کو دل خلکی ملوان او چا بتا خوش کرنه باشه اگر او پیش نیازی که برستان هتام بو خستان رو یعنی حکومتی هرمی کردستان پیگیری پی نکرد پیتانوایا چارنوسی او ناوچانا بکەوێتە مەترسیەوە بە تایبەت ئێستا خەریکە ینی پرۆسی ڕزگارکردنەوەی مووسڵ دەست پێ دەکاوە تەمەنی داعشش بە پێی چاودێرانی سیاسی و سەربازی تەمەنی کورتە. راسته والله يعني فعلا ما يعني او شعور نكر كو هاريكاريا كو هاي ذي بواره هنه دا يان
ده پنگاوک وسایت آویتنه کو چارەسەریە کە نێزیکە لەوە ناوچێت هەنێ بێتە دی. بڕاستی فعلا وەکی تا ئیشارەت دایێ هەندێک مەترسیەدی لەوە ناوچێت هەنەیە هەین. ئەگەر ئەمساکن کەرکووکێ و دەوروبەرێت کەرکووکێ بابەتێ حەشدا شەعبی و هێزاوی لەوە ناوچە ڕۆژ پڕۆژ یا پێستر لێتێت و یا قووەترت کەوێت و پشتەوانێک مەزنیە هەی بوو وی بابەتێ هەنێ هەروە ساڵ شنگارێ هەندێک هێزێ دیێت هەین و پشتەوانیەوانت تێتاکردنێ لەوە ئەم وی بابەتێ هەنێ مەترسیت زانن ئەگەر ئەمزی چارەسەریە وی بابەتێ هەنێ نەکین و لەگەل هەمی لەوانێن سیاسی ئێکدەنگ نەبین و کار نەکین سەروان نەتەوێ دیترێ ez li wê bariyê me dê wê vetir ev babetê henê bi zehmetir lêyet û çareseriya wa çareserî bi sanahîtir lê nayet. باشە ینی چاوا دەبینی پشتی نەمانی داعش ئایندەیە ناوچێن کوردستانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستان سەختتر دەبی بۆ vەگەڕینە هەرێمی کوردستانê؟ حال حاضر دامید بینن پشتوانیه که باش یا بو حریم کردستان چه بی کدوی شهر داعش دا. نه پشتوانیا نوکه هاتی کرنه چو وقتا پشتوانیا نبی کو امریکا و گلک دولت دی بین سر خطی و پشتوانیا ما بکن. جبر هندی امد بینن کو پشتی نمان داعش و نوچه هنه اف پشگیریا هنه نامیند. لوا گهداریه ها و پیمانا بو مجب درجه هنه نامیند. لوا ام دا خازد کن کو پیتویت يعني مجبري رزقا كرنا موصله ما هندك شروط تخوا دينابان بردست حكومت مركزي ويان هاو بيمانا كو بيتوي با افنا وچه هني بزيترين وقت بين چاره سر كرنه يان پشمرگي پشکدار نکره با چونکه پشمرگه پشکدار نبته دوی آزاد کردن موصل دا وی باری نکو آزاد کردن موصل دیگه گیرو بیتو نه تکنه چونکه به راپتر دوروبرت میسل پیشمرگه تدایه. بله جنابی وزیر یعنی اگر مز یعنی بواقعی بآخاوین یعنی تو لو باورد دای یعنی پیگین هرمی کردستان پیگی کرد لعراق یعنی اونده به حزبی بکاری مرز بخات سر امریکا مرز بخات سر بغداد تا چارنوسی وان ناوچن بیت دیاری کرن؟ گازندام اوه یکو گلک جارا اف ناوچت هنه نبینه خالد سرکی بودانستاندنه لو عمد بیجن یعنی پیتویه ببتا خالد سرکی یعنی کام دیشن چند دستی خواه بینند شکی گلک طبیعیت همی پروسا دا دانستاندنه لی گلک جارا گازندیت ما اشلان مید سیاسی اوه چارسری وان ناوچا نبینه خالد سرکی بودانستاندنه لگل بغدا و لگل هاو پیمانا همی وقتا احتمال خالد یه کوتاهی نه دوماهی نه لو اگر بجین ببینه خالت ایکی و دو و سیه از الوی باری مهنده که این گاوید باش بینه آوید زور باشه یعنی اگر بغداد برین آشتی و گفتگو دیگه هرمی کردستان ریگ نکفی با چار سرکردن وان پرسه عجبا یعنی آیا هرمی کردستان دکاری لرگای هیز چارنوسی وان ناوچه دیاری بکا پیشمرگه لوان ناوچه همی هنه یعنی بله جه دلخوشیه و یکوت حال حاضر دا اف ناوچه تنید بین کنترول پیشمرگی دانه الدست پی که جمن اشارت دا که دستور عراق دا هاتی که مجال هی ریفراندوم بیت انجام دان دست نشان نکرد یک هاکی طرف وی ریفراندومه انجام بدد لوا مجالت دا هی که حکومت هرما کردستان اوه پنگاوه باویجد دا خوازه بکتش بغدا بیت سرخطی اگر نه ها تر سرخطی ام وی بریاره بدین که بزیترین وقت پشتی یعنی زفرین خلکی ما بو سروان ناوچت هنه اف ریفراندوم هنه بیت انجام دان دا ببت اگر هنده کوچار سریا افان ناوچاب دماهی بیت نصرالدین سعدالدین سندی وزیری ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری زاخۆ لەگەڵمان بووی زۆر سوپاس دەکەین. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەشکە لەگەڵمان بوون تا ئەڵلقەیەکی دیکەی باسی ڕۆژ بەخواتان دەسپێرم و بمێنن بەخێر.